سڵاو باشی خاتون سڵاو بەخێرێت ببوورە لە کاتی شتێگرم بەڵام تۆزەی ئیشم پێت بوو فەرموو من ڕۆژنامە نووسم هاتووم لەسەر بابەتێک قسەت لەگەڵ بکەم لەسەر چی قسە بکەین ئەگە ئیزم بێ بێمە ژوورەوە ئەو کاتە بۆت باسەکەم ببوورەمە هیچمانە قسە لەسەر بکەین بەڵام خاتونە بێ قسە بکەین تکایە گوتم بڕۆ من خاتون بەتەمە باگە فیلمێکم تکایە گوێم لێگرە ببوورە. خانم خاتون ئەتوانی گوێم لێ بگریت پێم گوتی هیچمانە قسەی لەسەر بکەین بڕۆ جان بخير بتفرمي زين احنا نتواصل دخيلة كاتب اليوم فرمي ماشي وده طبيعي كم بس شوي خلاص خير جوزتي هذه جبلة بس شوي جوز جبلة خير بقى خلاص ان شاء الله بارز جان فرمو ببوورە لە کاتی شم گرتی بەڵام جەنابەت کاک ئەحمەدی وایە بەڵێ جان فرمو من شادی ڕۆژنامە نووسم چۆن نەتوانم خزمەت بکەم کاک ئەحمەد منەمەوێت سەرەتا مۆزوعەکە تێبگەێنم بەڵێ فرمو کاک ئەحمەد من بەڵگە فیلمێکم هەیە اینجا بە دوای کەسایەتی ئەو چیرۆکەیە گەڕم کە لەناو فیلمەکەما هەیە ئەمەیە بزانم تۆ ئەیناسید یاخود نا ئەو کەسە کێیە کاک ئەحمەد تۆ ڕەیحانە ناسیت ئەتەوێت چ شتێک بزانیت هەر وەکو پێم وتی ئەمەوێت خاوەنی ئەو چیرۆکە بدۆزمەوە تکایە ئەگەر ئەزانیت یارمەتیم بە من بوورە ناتوانم بۆ چ شتێک من کابرایەکی کاسبم دوکانێکم هەیە خەریکی ئیشی خۆمم باشە تەنیا وەڵامی ئەوم بەرەوە کە ڕەیحانە ناسیت یاخود نا ڕێحان 2 ساڵ خۆشەویستم بووە بۆ یەک تواوینێتەوە بەڵام بۆ بوورە ناتوانم هیچ شتێک باسکەم تکایە یارمەتیم بە چیرۆکەکەی ئەو زۆر گەورە و کاریگەرە ئەگەر تۆ بەڕاستی ڕێحانت خۆش بێ ئەبێ ئەو چیرۆکە باسکەی بۆ ئەوەی منیش بێم بەگوێی هەموو دنیایە من ڕێحانم زۆر خۆش دەوێت بەڵام تۆ دەوێت تەسویر بکەیت بەڵێ بەڵام بە هیچ شێوەیەک خەمت نەبێ من خۆم لە مۆنتاژ دەموچاوتە شارمەوە تکایە من نامەوێت بە هیچ شێوەیەک دەموچاوم دەرچێت بێخەم بە تۆ حەزەکەی بڕۆ لێنەدانی شار تا من کامێرەکە ئامادەکەم باشە شادی خان زۆر سپاس